چلەی هونەرمەندێک و باوکی هونەرمەند لە خانەوادەیەکی دڵسۆزی کردی و هونەر و ڕەسەنایەتین کاک عەدنان عوسمان دیارە چ ڕۆژ لەوە پێش کوڕێکی جوانەمەرگ بوو ئێمە هاوبەشی خەمینەوە کەناڵی ڕەسەن و حەزیش دەکەن خۆی لە زاری خۆی باسی ئەو ڕۆڵە شیرینەی بکە کاک عەدنان خوا سەبرت بێ زۆر سپاس دەکەم سپاسی کەناڵە جوانەکەتان دەکەم بەخێر لەسەر سەر و سەرچاوم چ ڕۆژ لەمەوبەر زانیاری کوڕم کە ناسراو بەزیک و کوڕێکی گەنجی فیلمساز بوو هونەرمەندێکی لەلاوی جوانی ئەم شارە بوو لە چێشتخانەیەک ئیش دەکرد بەهۆی تەزوی کارەوە گیانی لەدەستدا و ماڵ ئاوای لێ کردی سەبری تو داچی کاک زانیار ڕەحمەتی و کەسوکارەکەی هەموو لە مامدا دەمێ ئەوە بپرسم ڕێچکەی هونەرەکەی توی گرت یان جیاواز بوو زانیار کاریگەری زۆر بەسەر بوو بە حکمی ئەوەی لە زۆر بە ئیشەکان لەگەڵ من ئیشی دەکرد هەم لە پشت کامیرا هەمووکو ئەکتەر بەم دوایە فێرە سیناریۆ نووسین بوو وەکو دەرهێنەوە کاری کرد بوو چەند کورتەفیلمێکی هەیە کورتەفیلمەکانی چوونە فیستیڤال و کۆمەڵی خەڵاتی باشیان لە فیستیڤالەکان و حالی حاضر پێش ئەوەی ماڵ ئاوایی بکە خەریکی کورتەفیلمێکی دیکە بوو کورتەفیلمەکەی ناوی نۆبەرە بوو بەڵام بەداخەوە نیوەی فیلمەکەی تەسویر کردو نیوەشماوە کەنارە سەم کاتی وێنەی کاک زانیار مامەڕە کردوان دەگات دیار بە خەرکەکی زۆر باسی ئەخلاق و ڕەوشبەرجی و بەدینە و کوڕە دەکرد لەمارەوە هەڵسکەوت چۆن کوڕێکی تابلۆی ئینسان تابلۆی بەڕەوشت کوڕێکی ئیماندار کوڕێک هەبوو کوڕێک بوو کە بڕوای بە هەبوو ئەو ڕووداوانە هەبوو کە دەهاتە پێش و بڕوای بە ژیانی خۆی هەبوو و قەنەعەتی هەبوو کە هەموو کەسێک دەوێت بەردەوام کار بکات دەوێت بەردەوام خەبات بکات تا بتوانێت عارەقینی چاوانی خۆی بەسەر بەرزی بخوات سەرمانەوەی لە ڕووی هاوسەرێتی و ڕەبەن بوو یان پرۆسی هاوسەرێ بوو لەوەی بینەران بزانێ مەدەزانێت بەڵێ زانیاری کوڕم یادی بەخێر خاوەن خێزان بوو سێ منداڵیشی هەیە منداڵەکانی ناویان ڤارین محەممەد لارین منداڵە گەورەکەی 4 ساڵە من درێژ لە منداڵەکان لێەوە بەجێبێت خوا سەبرم لا بدات ئینشاڵڵا دو ناخۆشی کۆستان سپاسان دەکەم چاوە بازەکەم سپاس کامیرەبانەکە هەموو کۆستانە زۆر سپاس سەو سەرخۆشی لە بەرهێنەر و هونەرمەند کاک عەدنان عوسمان دەکەم ئەمڕۆ بەبوونەی چلەی ماتەمێنی کاکە زانیاری بەڕاستی کارە ساتێکی دڵپەزێم و سەبوری ئێوارە منداری دەکەم تەمەند درێژی لۆ خانەوانەکەی دەخوازم زۆر سپاسی کەناڵی ڕەسەنج دەکەم سعات وەکو بەڕێبەری شان و نزیکە لە باوکی هونەرمەندەکە و لەگە هونەرمەندەکە بزانیت چۆن باسی ئەو کوڕە جوانەمەرگە دەکات کاکەوە بەخێر بێت سپاس بە حقیقەتەوە کارە ساتێکی زۆر گەورەیە گەنجە لەو هەموو تەمۆحەوە لەو هەموو هیوا و خەونەی لە ناکاویش ببێ نەخۆشی ببێەوە بکارە ساتێک لە بەرچاوی هەمومان ون بێتن ئەوە بەڕاستی کارە ساتێکی گەورەیە خەونە هیوای زۆر بوو ئەو کوڕەکەی چالاک بوو هەمیشە حەزی لە کاری هونەری کردووە زۆر سای لە بابێکەوە کاریگەر بە بابی و ویستی تێم دەسەر ڕێچکە و بڕوا ویشی باشتریش کا لە بابی خۆی بەڵام ئەو مەرەگەڕگە پێنەدا بەڕاستی داخەجە گەورە هیوای سەبوری لە بۆ خێزانەکان دەخوازم دەست خۆشکاکەوە بەخێر
کاغازیشینش لە هەموو بوونە یادەکان لە خۆشی ناخۆشی لەگە هونەرمەندانە ئەوڕۆ لێرە ئامادەی بەخێر بە کاغازی بەڕێزت چیتێ وڵی ئەوڕۆ تێدەپەڕێ بەڕاستی بە کۆچی دوای کاکە زانیار بەڵام چ ڕۆژە غەمێکی زۆر گەورەی ناو هەناماندایە چ ڕۆژە گەنجێکمان لە دەستدا کە بەڕاستی ژیان و مردن بەدەستخوای گەورەیە گەنا بەڕاستی ئەو بەهرەمەندا ئەو کوڕە گەنجە دوا ڕۆژێکی ڕووناک چاوەڕێ دەکرد من لەو بڕایدام دەبووە سینەماکار دەبووە کە کەسێک کە بەڕاستی بتوانە لە نابواری هونەردا بەڵام بەداخەوە لە دەستماندا من ئەوڕۆکە زۆر غەمبارم لە بە دوو یەکەمیان بەڕاستی ئەو گەنجە جوانە ڕۆی دومیان کاک عەدنان کە باوکی ئەو گەنجە جوانە بۆ بەڕاستی زۆر خۆشەویستە لەلای من و لەلای هەموو هونەرمەندانیش کە دەیبینم ئەو غەمبارە منش غەمبار دەبم لەگەری بەڕاستی ئیدی ئەو قەدەری خودای گەورەی بەدەست ئێمە و ناگەڕێتەوە گەنا من دووبارەی دەکەمەوە کاک زانیار یەک بوو لە کوڕە بەهرەمەندەکان ئەو شارە بەڕاستی لە دەستماندا و ئیدی ئینشاڵڵا جێی بەهەش دەبیت لە هونەرمەندان زۆربیان هاوڕێی بوونە لەگەری بوونە حەزمکردناوەستەی ژرا خۆی دەربڕ مامسە بخێر ژی سپاس دەکەم بەداخەوە لە ڕۆژێکی وا لێرە کۆ دەبینەوە بۆ چلەی ماتەمینی کاکە زانیار بەڕاستی وەکو برازان وا بوو من ئەو گەنجە تازە پشکۆی دەکرد یانی تازە دەویست گەشەی دەکرد بەڕاستی قابلیەتێکی جوانی لە هونەر هەبوو بەڕاستی ئەکتەرێکی زۆر باش بوو ئەمەلی هەبوو بەڵام ئیدی دیارە ژیان ڕێی پێنەدا بەداخەوە سەری ڕێزم بۆ دادەنوێنم خۆ سەبرم لێ ئازیزان خۆشەویستان هاوڕێیانی هونەرمەندان نوێنەرایەتی وەزارەتی ڕۆشنبیری نوێنەرایەتی سەندیکای هونەرمەندانی هێژا و دەلال بنەماڵی جوانەمەرجی خوا لێ خۆش بوو زیکۆ بەخێربێن سەرچاوەکانمان ئێوارەتان باش بەخێربێن بۆ ئارامگەی سینەماکاری لاوی جوانەمەرگ کاکە زانیاری خۆشەویست بە گەورەی خۆتان مامبورن کە بەم ناوەختە بەم گەرمایە لەو کەشەوە لێرە یادی چەند ڕۆژەی کۆچی دوایی گەنجێکی سینەماکار دەکەینەوە شەرمەندە و منەتبار و قەرزاری هەموو لایەکانی وەک دەستپێک پێمان خۆشە دەقیقەیەک بۆ ژیانی پاشی کاکە زانیاری جوانەمەرگ و هەموو لاوە خێر لە خۆنەدیوەکانی کوردستان دەقەیەک بۆسین دەکەم ئەگەر ئەو دەنگ و وزەیە کە هەمە بی بە مەژێر خاک و کارکردن و مادووبوون ڕێگەم نەدات زیاتر خزمەت بکەم زانیاری جوانەمەرگ سینەماکاریشی لاو و دەنگ خۆشێکی تازە پێگەیشت و ئەکتەر و مرۆڤێکی بەسەری قەبوو لە 1995 لە خانەوادەیەکی هونەریدا لە شاری هەولێر لەدایک بوو کوڕی سینەماکاری دەرهێنەر عەدنان عوسمان شانازە 5 ساڵ لەمەوبەر بەر ژیانی هاوسەری پێکەنا و 3 منداڵی هەیە بە ناوەکانی بارین و محەممەد و لارین لە 6 حوتی 2022 بە کارەساتێکی دڵتەزیان بە هۆکاری گرتنی کارەباوە ژیانی سپارد و تا هەتایە بەجێ هێشتین لە پۆستێکی دیکەی فێسبوکدا دەڵێت 27 ساڵ لەسەر پشتی زەوی گوزەرم کرد تا ئێرە تێگەیشتم تەنیا بەرەو خوددا هەنگا و بنێی هەموو کاتێک دەرگایەکانت لەسەر واڵا دەکرێت Thank you.
لەگەڵ زۆربەی کارەکانی هاوکار بوو. عەدنان عوسمانی باوکیش لە پشتەوەی هەموو کارە هونەرەکانی زانیار وەک سێبەر و وەک چەتر و وەک هاوکار و خەمخۆرێکی هەمیشەیی لەگەڵی بوو. هەمیشە و خۆشەویستیم خانەوادەیە هەموو کات لە مەجلیس و بۆ نەخۆش و ناخۆشەکاندا هەزۆری هەبوو. جوانەمەرگ لە پۆستێکی خۆیدا دەڵێ 18 کاتژمێر کارکردنم لە پێناومانەوە و ژیان مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان هەوڵم داوە و بەردەوام دەبم لە کارکردن چونکە کارکردن بە شەرەفێکی گەورە دەزانم. دڵنیان بە هاتنی ئێوەی ئێستا کاکە زانیاری جوانەمەرگ ڕۆحی شاد دەبێت و بەم گەرمایە جەستەی فێنک دەبێتەوە. جوانەمەرگ زۆر جار کە دەچۆ ماڵی بابی بەدایکی دەگوت دایژیانوە دەسمە مزگەوتی نەورەسی و بانگ دەدەم گوێم لە ڕابگرە. دڵنیایی کە ئێستا حەز دەکات بەدایکی بڵێ ئای دایژیان ئەو کاتانە چەند دڵت بەمە خۆش بوو چ پاڵپشتێکی گەورە بووی بۆ من. ئاگادارم لە دوای من بەردەوام دەگریت و فرمێشی چاوەکانت خۆشک نابن. تکات لێ دەکەم ئارام بگرە و وعدم پێ بدە لەمڕۆ بە دواوەی تر نەگریت. شکر بۆ خوا شکری خوا بکە هەر خوا دەتوانێت ئارامیمان پێ بەخشێ و هەر ئەویش مای ئارامیمانە. تۆ دڵنەوایی هەمووتان فەرمونون گوێ لە بانگدانێک بگرین کە بە دەنجی هونەرمەندی جوانەمەرگ زانیار گوتراوە. زیکۆ پڕبەدڵ حەزی دەکرد دەست لە هەموو شتێک هەڵگرێ تەنیا خەریکی نووسین و هونەر بێ. بۆ خۆی دەڵێ هەز دەکەم من و هونەر زۆر پێویستمان بەیەکە بەڵام بۆچی ژیان دەبێت دەرفەتی هیچی پێ نەدا. خەونی زۆرم هەبوو چیرۆکی جوانم لە خەیاڵ بوو دەنگم بە شایەتی زۆر کەس خراپ نەبوو. حەزم دەکرد بە دەنگم خزمەت بە ئینسانیەت بکەم. برادەرەکانم دەڵێن حەیف دەنجێکی لەم جۆرە ببەیتە ژێرگەڵ. لەبیرمە ڕۆژێک لە واڵی فەیسبووکەی خۆی پۆستێکی کردبوو دەڵێت تا پشیلەیەک یا ئاژەڵێک لە خۆت ئەگری و بەخێوی دەکەی نازانی میهرەبانی چییە نازانی ئارامی دەروون واتایی چی. بۆیە تکا لە هەمووان دەکەم مرۆ دۆست و ئاژەڵ دۆست و ژینگە دۆست بن. ئەو نووسینە بۆ ماڕوون دەکاتەوە کە جوانەمەرگ چەندە لە خەمی مرۆڤ و ئاژەڵ و ژینگە بووە. حەیف و مەخابن کەسێکی نمونیمان لەدەستدا بەڵام مخابن لۆ گەنجانی شارەکەم کە بە جددی پاڵپشتی ناکرێن و گرنگی بە بەرەکانیان نادرێت. ناچار وەک دڵشکاوەکەی زانیاری جوانەمەرگ دڵیان دەشێ و دەڕەنجێن. تکا دەکەین ئاگاتان لەبارەی ئەو گەنجان نەبێت. ئادەم ئەیام و هەردی حەسەن و کۆدۆ سۆرانی و زانیار خۆشنا و سەرنگەریب و دەیان گەنجی تر دەیانەوێت لەم شارە جوانتر و ڕازاوەتر کار بکەن و شەر بڕازێنەوە. ڕێگەیان لێ مەگرن و هاوکاریان بن با وەک جوانەمەرگ دڵشکا و ناومێت ڕەنج بە قەسار سەر نەنێنەوە. هێشتا فلمە تازەکەت تەواو نەکردبوو. زۆر دڵت پێخۆش بوو قەستمان دەکرد کارێکی جیاواز و تازە دەکەیت بەڵام ئەفسوس ئەم سەفەرە هەمیشەیەک دەرفەتی نەدایی کارەکانت تەواو بکەیت. فەرموون بۆ دوجار گوێبستی دەنجی زانیاری جوانەمەرگ بین.
نوێنەرایەتی ئەو شوێنانەی کە هاوسۆز و هاوکاری ڕۆحی جوانەمەرگمان کاکە زیکۆی جوانەمەرگ و کە هەمیشە خەمی هونەرمەندانیان لەدڵە، نوێنەرایەتی وەزارەتی ڕۆشنبیری، نوێنەرایەتی سەردیکای هونەرمەندان، بە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆژەبیری و هونەر و بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر کاک شاخەوان لێرانەیە. نوێنەرایەتی سەندیکای هونەرمەندان بەرپرسی ڕقی هەولێر مامۆستا هیوا سوهاندێرێ. تکا دەکەین مامۆستا هیوا فەرموو وتاری سەندیکا بۆ بۆنەوە. ئامادەبوونی هێژە ماتەم جێران کەس و کاری جوانەمەرگ ئەو کاتان باش. ئەمن دەزانم چ خەمەکی گەورەیە ئەمە لێرە کۆکردەوە. دەزانم سوستانی جەرجی داچی چەند بەزامە، چەند زەحمەتە، بەڵام ئەو دنیاە وەکو شەمەندە فەرێکە. دەبینی کەسێکی زۆر زیرەک، کەسێکی زۆر سەحبەتی، کەسێکی زۆر قسەخۆش، کەسێکی زۆر دانا لە وێزگەی یەکەم دێتە خوارێ. ئەوانی تر حتا دەگەنە وێزگەکانی تر، حتا دوا وێزگەکانیش هەر چاویان لەوەیە بیبینەوە بێتەوە، هەر چاویان لەوەیە بێ لەگەڵ یاندارنیشیتەوە یادی ئەو ساتە خۆشانە بکەن. ژیان و مەرگ هاوچێشەیەکی هاوسەنگە. هەمومان ئیمانمان بەوەی هەیە کە کو دەبین ئەو هاش دەمرین، کو دێنە دنیای ئەو هاش دەبی بڕۆین. بەڵام ئەوەی ئێمەی نیگەران کرد، ئەوەی ئێمەی داخلە دڵ کرد، ئەوە بوو ئەو گەنجە زۆر تموحی هەبوو. دیار بوو دەیویست زۆر لە ڕێچکەکانیش بشتێنین، دیار بوو دەیویست زۆر لە ئەو توانایی کە هەیتی ئەو بەهرەیەکە هەیتی برەوی پێبدات و هونەرەکەی دەستی پێوە بگریت و بەرە و ئاکارێکی باشتری بە. خەونی گەورەی هەبوو. ئێمە داخمان لەوەیە کە ئەومان لە دەستدا و نەمانتوانی هاوکاری بین کە خەونەکانی بینتە دی. ئەوە قەدەری خواشە، هەمومان ئەو ڕێ لە پێشمانە، هەمومان مردن بە چاوی خۆمان دەبینین. هەمووشمان ئیمانمان بەوەی هەیە کە زانیاری جوانەمەرگ لە چاوەڕوانی ئێمەدایە. ئێمەش زووبی درەنگبی هەر پێی دەگەین، ینی دەبێت داچشی دڵنیاکەم، باوچشی دڵنیاکەم، منداڵەکانیشی دڵنیاکەم. ئەو شادبوونەوەی هەر هەیە، بەڵام دەماویست لە ناومان بی، دەماویست هونەرەکەی بینیم بە جوانی، دەماویست شتی گەورەتری لێ بینین. باوکی بەتەمای ئەوەی بوو شتی گەورەتری لێ بینین، بەتەمای ئەوەی بوو کە ئەوەی بەخۆی کاک عەدنان پێی نەکرایە پڕەکەی بیکاتن. بۆیە ئێمە زۆر داغدارین. خوا سەبووری کەس و کاری بدا، خوا سەبووری منداڵەکانی بدا، خێزانی بدا، خوا سەبووری هونەرمەندان بدا. هیوادارم ئەوەی لە تواناماندا بین، ئەوەی لە توانای ئێوەی بەڕێزیشدا بین، بیکەین لۆ ئەوەی ئەو منداڵ و ئەو داکە بەسەر بەرزی بژین. ئێوە شاد بن. شاخەوان مستەفا نوێنەری بەڕێوەبەرێتی گشتی ڕۆژەبیری هونەری و بەڕێوەبەری سینەمای هەولێر، هەروەها دۆستی نزیکی زیکۆ فەرموو. بەناوی خوای گەورە و مێهرەبان، خێزانی جوانەمەرگ، خزم و کەسوکار، هونەرمەندان، میوانانی بەڕێز، ئێوەرەتان باش. من داغبارم کە ئەمڕۆکە چلەی ماتەمی گەنجێکی لاوێکی خوێنگەرمی هەولێر کە بەداخەوە تەمەنێکی کورد هونەرێکی باشی پێشکەش کرد لە ئاست خۆی. کاکە زیکۆ
بەڕوح لەگەڵمانە تەنها ئەوەی کە لە ئێمەی جا کردیتەوە تەنیا جەستەیە. کاکە زیکۆ لە لای ئێمە وەکو هونەرمەندان، وەکو فلمسازان، وەکو سینەماکاران دوو جار هونەرمەند بوو، دوو جار ئینسان بوو. جارێک وەک هەمومان کە ئینسانە چین ژیان دەکەین، جارەکەی تریش کە هونەرێکی پێبوو لە هونەرە باڵاکان دەیویست گەشەی پێ بدات، ڕێچکەی باوکی بزر نەکات، ڕێچکەی خانەوادە و بنەماڵەکەیان بزر نەکات. ڕۆژێک بەر لە مردنی دەمێوەتان بۆ باسکەم، فیلمێکی تایبەت هەبوو بۆ کردم. تی ئوستاز کەی دەستی من دەگری، ئەی کەی سرەی من دێ، بعدەکەم لەسەر خۆیتی و هاکا لە دوت بنێرم. بەداخەوە بەیانی ئەو هەواڵم بیست. بۆیە لێرەوەش ئەمن لەسەر وعدەی خۆمانین وەکو وەزارەتی ڕۆشنبیری، وەکو بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر بەڕۆحی بکەین، پێشکەش بە هەبوونی بکەین، پێشکەش بە ناوەکەی بکەین. دزان بچی بۆ هاتە پێش بە بەناوی بەڕێوەبەراتی سینەمای هەولێر سەرخۆشی خۆم لە خێزان و لە منداڵ و لە دایک و باوکی دەکەم، لە خانەوادە و لە خزمان دەکەم و لە خۆشمان دەکەین وەکو هونەرمەندان. خۆزگە جارێکی تر لە شوێنێکی تر بۆ مەراسیمی تر کۆبینەوە، نەک بۆ مەراسیمێکی ئاوا ماتەنجەر. هەموو لایەکتان بێن بەخێر. سپاس بۆ مامۆستا شاخەوان بەڕێوەبەری سینەمای هەولێر و نوێنەری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری. هەرچەندە مامۆستا ناسر داوای سەلامەتی لۆ دەکەین، ماوەیەکی زۆرە نەخۆشە، ئومێدی سەلامەتی و تەندروستیشی زۆر باش بۆ مامۆستا ناسر. نامەیە هەڵی بستیانم بەڵکو دەمێن بسمە خزمەتی بۆی کەلیمەیەک سەبارەت بە ڕۆحی جوانە مەرگ. بۆ بۆنێکی هێوایمە هەمومان یەکتری ببینن، یانی وا لێ هاتوو یەکتری نابین ئەگەر ماتەمی نەبێ، فاتحەیەک نەبێ بەداخەوە دا دنیاکەوا دەڕوا. من بەڕاستی ئەو گەنجە جوانە زۆر معجب بووم پێی. جارێک بینیمە لەگەڵ یا قسەم کردووە، وتم پێی وتم پێش هەموو شتێک ئەخلاقی هونەری، ئەخلاقی ئەو شەخصە، یعنی ئینسانێکی زۆر عاقل و ئەخلاقێکی بەرزی هەبوو، احترامی هەموو لایەنەکانە کاتن احترامیان دەگری، بە تایبەتی ئەوانی بەس بوون مامۆستاکانیان زیاتر ینی زۆر محترم بوو بەڕاستی. بەداخەوە وەزانی من کارێکی هەیە لە دەستا قسەی دەکرد، جارێک کاک عەدنانیش دارێک باسی کرد بیرۆکەکەی، بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا. هیوادارم یعنی لە دەستگای سینەما یعنی ئەگەر جێبەجێ بکاتن کە نووسراوە و سینارەکەی حاضرە، ئەتوانێت کەسێک ئیدارەی بکاتن، یا هەر کاک عەدنان خۆی یا گەنجەکان هاوڕێیانی هاوڕێیەکانی گەنجەکان ئەتوانی جێبەجێ بکەین. بەداخەوە جارێکتر زۆر سپاس. هەبووە ئەگەر بتوانێت کاک حەسەنیش وتاری خۆیمان پێشکەش بکە و مامۆستا بەخێراتی مامۆستا مادیێنەی دژ دەکەین، نەمزانی بوو کە لێرە تازەوادان پێبەخشین. فەرموو کاک حەسەن. بەداخەوە لە ڕۆژێکی ئاوا کە فرسەتی ئەوە بی باز لە چالاکی و هونەری و بەهرەی
زیکۆی بکەین حەزمان دەکرد لە وەختێک بواە کە کارە هونەریەکانی لە پێش بواە و لەو توموحاتانێک کە بەخۆی حەزی لێبوو بیگەێنیتە جێ لە ئامادەبوون و حزوری خۆی بواە باس و وەسفیمان بکردا بواە داخی گران ناتوانم وەسف و حەقیقەتی خۆی بدەمێ پێشنیاری باشیان هەبوو سەبارەت بەوەی کە وەکو لاوەکی سینەماکار ئەمە بتوانین لە ئایندە شتێکی بکەین وەکو ناوەک بمێنێتەوە و هەموو ئەو لاوانێک کە هاوڕێکانی بوون هاوتەمەنی خۆی بوون لە بواری سینەما لە یادێکی سینەمایی شتێک بکەین کە هەتا بمێنێتەوە ئەو ناوە و بەهرانەی ئەو لە ناو هاوڕێکان و لە ناو سینەماکارانی گەنجان تا ئەبەد بمێنێتەوە. سپاستان دەکەم کە دەستنیشتانتان کردم لە ڕاستیدا من هیچ شتێکم ئامادە نەکرده بوو کە باسی ئەو مەسەلەی بکەم تەنها ئەوەندەیە کە سەبووری هەموو لایەک بداتەوە خوا ئینشاڵڵا کەس و کار و خانەوادە و داک و باب و هەموو هاوڕێکان و بەتایبەتی هاوڕێ سینەماکارە گەنجەکانی کە حەسرەتێک لە دڵیان ماوە بەڕاستی تەمەنا و دوعای خێر دەکەین ئینشاڵڵا جێگای بەهەشتا زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس بۆ هونەرمەند حەسەن عەلی گەلی کوردستان و ڕەسەن و هەر کەناڵێکی تر کە لێرەیە فەرموو مامۆستا سپاس. یاری هەمولایەک باش بەڕاستی خەمێکی گەورەیە من لە سوید و خەبەرەکەم بیست زۆر بیرکردنەوە لە کاتێک کە من هاتنەوە تەمەنی 7 ساڵ بوو ئێمە تێکەڵ بووین ئاهاتین و ڕۆشتین ئەو مناڵە هەستم پێکرد کە توانایەکی هونەری تایە ئینسانێکی باش لە خێزانێکی زۆر جوان پەروەردە کرا ئەم ساڵ کە گەڕامەوە جاریش کە بینیمەوە هات باسی زۆر پرۆژەی کرد و باسی پرۆژەمان کرد باسی ئەومان کرد کە بتوانین یەکێتی سینەماکارانی کورد دروستکەینەوە چی بکەین ئەو یەکێک لەو کەسانی کە بەڕاستی گەشە بوو پێی زۆری پێخۆش بکە بەشدار بێت لەو پرۆژەیە. ئێمە کە دەستمان بە سینەما کرد 35 ساڵەوە پێش لە هەندەران لە بەتەنیایی بەڵام پاشوی کە فێری هونەرێکی بزرگ بووین کە ناوی سینەمای و نەمان بوو ئێمە کە هاتمەوە بە ئێرە هەموو نیازمان ئەوە بوو کە گەنجەکان پێ بگەین گەنجەکان بتوانن پاشە ڕۆژێک بۆ هونەری کوردی بە تایبەتی سینەما پیداکەن. ئێمە زانی کە گەنجان بە گشتی لە چی حاڵێکان لە چی بارودۆخێکان ئێمە بەداخەوە ڕەگ و ڕشێمان لەسەر شەڕ و لەسەر ئاژاوە و لەسەر مێژوویەکی وامان هەیە چی بتوانیت تۆ مرۆڤی بکوژیتەوە لە پێناوی چیا گەنجێکیاوە کە بە سادەی ساکاری ئەم شتێ لەسەر هاتەوە خەمی هەرە هەمومانە من هاوبەشی خەمی ئەو خێزانە خۆشەویستم بەڕاستی من ئەوەی کە ئەڕوا لە خۆی ڕوا بەڵام بەڕاستی خەمەکەی بۆ ئێمە مێنێتەوە خەمی بۆ من ڕەنگە هەر ئەوە بێ کە بڵێم بەداخەوە گەنجێکمان دەستشو بەڵام بۆ خێزانەکەی جۆری شکەیە هاوبەشی خەمی هەموو لایەکەم هیوادارم کە ئەم کارە ساتە دووبارە نەبێتەوە هیچ چارێکمان نیە لەگە مردنە وەندانی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی دەکەین کە ئەوانیش ئامادەن لێرە بەخێرن سەر چاوەکانمان ئێستا دوا پێیف یان پێیفی کۆتایی لەلایەن هونەرمەندی هێژا و خۆشەویستمان هونەرمەندی بەبریندار بەداخەوە مامۆستا عەدنان عوسمان ئومێد دەکەم کە بەهێزەوە بتوانێ خەون و خولیاکانی کە زانیار نێکانی بێنەتێکی بێنێت. حالتان باش بە ڕوخسەتی کاکم مادی قسە دەکەم برا گەورەم کاکم مادی لێرەیە بە ڕوخسەتی ئەو بەخێر بێن هەمووتان بەبێن ناوهێنان هەمووتان سەرسەر و سەر چاوە هاتن هەموو لایەک عەزیەتتان کێشا زۆر
لە منداڵێکی بچووک تا کەسێکی بە تەمەەن تا مامۆستا ناسر کە بەڕاستی شەرمەزاری کردم هاتین ئێ هەمووتان هاوخەم دەمە یەک قسە بکەم نامێ زیاتر قسە بکەم بەڕاستی نامێ زۆر قسە بکەم ئەمن یەک کێشەی گەورەم هەیە لەگە ڕووداوە کێشە گەورەکەم ئەوەی هەتا ئێستا من بڕوا ناکەم فیسکە ناڵێت تاوسوس زۆر بەداخەوە مەرجی عزیزان هەڵبەت قورسە بەڵام خوای گەورەش لە بیرکردنی پێمان بەخشیەوە بۆی بتوانین لە دوای ئازیزە کۆچکردوەکانمان بتوانین بژین ئومێد دەکەین دو مەنزڵگەی پەڕنۆر بێ ئەو خەونی کە ئەو نەیتوانی بەدی بێنێ هاوڕێکانی هونەرمەندان لە نەوەی داهاتوو ئەو گەنج و لاوانەی کە ئێستا هاوشێوەی کاکە زانیار هەوڵ دەدەن توانەکانی خۆیان تاقی بکەنەوە بتوانین